مامەڵەکردن بەم دراوە نەختینی کە بەدەستمانەوەیە هەموو ئەم کێشانەی بەدواوەیە، یاخود با بڵین پارەی دراو کێشەکانی و ئەو مەرجانیکە من بۆم باسکردن بانکی ناوەندی چۆن قەرەبووی خاوەنەکەی کاتەوە، ئەمە گەر لە ڕێگەی سیستمێکی دیجیتالیەوە بێم کێشانە دروست نابێت. بۆ گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتە بە پێویستمانزانی میوانداری بەڕێز مستەفا مەلا حەسەن بکەین کە پسپۆڕی دارایی بانکی و بەڕێزیان لێرە میوانیە من بەڕێز مستەفا بە خێراتیم کاتت باش. ئەگەرم سەفتە پارەیە و ئەم پارە کاغەزە نەمێنێ لە ژێر قاسەکانە و لە قاسەی خراپە لە کاتی سووتانە لە شوێنێکی دیکە کە بینیمان زۆر جار حەشەراتی خوا جرج و مشکی خوا، یعنی ئەگەر ئەمە نەمێنێ ئەم کێشانەش نامێنێ. بۆچی تا ئێستا پارەی نەختینە هەر بەشێکە لە با بڵین کللتوری شار زۆربەی کات لە بانکەکان تا زۆرە لە ناو بانکەکانی عێراق بەگشتی ئەمە تاکەی بەردەوامە بێنی ئەم هەموو کێشەی کە بە دوایەتی هەمووی سەبەبیەوەی کە پارەی نەختینە هەیە؟ بەڵێ سەرەتا سوپاستانەکەم و دەژن لە ئێوەی بەڕێز و ستاف بەڕێزەکەتان و کوردستانیان پیرۆزەکەم. لە ڕاستیدا بەکارهێنانی پارەی کاش ئەگەر با بڵێن پێناسەی پارە باز بکەین و قۆناغەکانی پارە بە خێرایی ئەوە بۆمان دەردەکەوێتەوە هەر لە کۆنەوە با بڵێن دوای ئاڵوگۆڕکردنی شمەک بە شمەک بۆ پڕکردنەوەی پێداویستەکان تاوەکو دەگاتە ئەمڕۆ کە کاش وەکو با بڵین کارکتەرێکی سەرەکی بۆ بەدەستێنانی پێداویستەکان و پڕکردنەوەی پەیوەندیەکان لە نێوان کڕیار و فرۆشیار و هەردوو لە بەکاردەهێنرێت تاوەکو ئێستا ڕۆڵێکی گرنگی بینیوە، بەڵام لێرە بە دواوە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی جیهان ئەگەر سیر بکەین لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی سوید و وڵاتانی دیکە کە بەشدارن لە پرۆژەی CBDC 130 وڵاتن 25 لەم وڵاتانە هەنگاوی خێرا و جدیان ناوە تاوەکو بگەن بە ئەوەی کە ئیدی ئەم پارە کاشێکەوە لە بەردەستە بە شێوازی ئەلکترۆنی سوودی وەربگرێت و بە شێواز ئەلکترۆنی بخرێتە بەردەست. پارەی کاش دوو زۆری هەیە، وەکو زۆری سەرەکی پارەی کاغز و پارەی ئاسن. لە عێراق لەگەڵ ئەوەی کەوایەکە کە لە کۆنترین وڵاتانی مێژوو بەڵام تاوەکو ئێستا بەدەست لاوازی و یاخود دواکەوتوی سیستەمی دارایی وڵات دەناڵێنین. لەگەڵ ئەوەی کەوا عێراق دواکەوتووە لە سیستەمی تەکنۆلۆژیای دارایی ئەوە دواکەوتوشە لە سیستەمی بانکی، واتە نەبوونی بانکێکی سیستەمێکی بانکی بێز و هەروەها نەبوونی سیستەمێکی دارایی بێز وای کردووە هاوڵاتیان تاوەکو ئێستا حکوومەتیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ پشت بە بەکارهێنانی کاش ببەستێت. ئەم بەکارهێنانی کاشش کۆمەڵێک ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و گرفتی کردوونێتەوە. نزیکترین ئەو کێشە و گرفتانی کەوا ڕوویدا ئێمە لە کاتی ئەم سووتانی بازاری قەیسەری و ئەم لافاوانەی کەوا لە چەند ساڵی دوای ڕوویاندا بەدڵنیاییەوە کۆمەڵێک پارای کۆمەڵێک مەبلەغ لە پارەی چاپکرا و پارەی کاش لە نێوان ماڵەکان لە نێوان قاسەکان هەتاوەکو ڕەنگە لە نێوان کۆمپانیەکانیش کەوتونەتە ژێر کاریگەری لە ناوچۆن یان دزین یاخود دڕان و سووتان و هەموو ئەم مەترسیانێکەوە لەسەر پارە هەیە. کاک مستەفا کە هۆکارەکە نەبوونی سیستمێکی بانکی پتە و باشە یاخود ئەمە هاوڵاتیە یاخود بازرگانانە بەگشتی هاوڵاتیانی عێراقن کە نایەنەوێ پارەکان بەم شێوازە بێت کام لایەنانی کامیان ئەگەڕێتەوە بۆ کامیان؟ خۆی کاتێک کە من سیستەمێکی بانکی بەهێزم فراهەم کرد بۆ بەکاربەران بۆ هاوڵاتیان و لە هەمان کاتیشدا دڵنیایی ئەوەم دەکە هەر هاوڵاتێک لە کاتی دانانی ئەم بڕەپارەی کەوا لە بانکدا دێنێت پارێزراوە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتی بانکی ناوەندیەوە چاودێری ئەم بانکانە دەکرێت ئیدی هاوڵاتیان ئەم دەرفەتانە دەقۆزنەوە و گشت پارەکانیان لە بانکەکان و بەرهێنان پێدەکەن لەبەر ئەوەی سوودی هەڵگرتنی پارە لە بانک و سوودەکانی و بەرهێنانی پارە لە بانک و هێشتنەوەی پارە لە بانک سوودەکانی جیاوازن وەکو باسمان کرد با بڵین هاوڵاتی یاخود بەکاربەر ئەوەی کە خاوەن پارێ و خاوەن سەرمایە لە کاتی دانانی پارەکەی لە بانک دەرفەتی و بەرهێنانی بۆ دەرەخسێت دەرفەتی ئەوەی بۆ دەرەخسێت کە پارەکەی بپارێزێت لە ونبوون لە دزین لە ناوچوون هەموو ئەم مەترسیانی کەوا ڕوبەڕووی دەبێتەوە. بەڵام لە نەبوونی ئەم سەرچاوە بەهێزی کەوا وا بکە هاوڵاتیان پارەکانی خۆیان لە بانکەکان بەم شێوازە هەڵبگرن ئیدی خەڵک یاخود بەکاربەر ناچارە بە شێوازێکی دیکە لە شوێنی دیکە بۆ شەوەیەکەوە خۆی دەتوانێت دەسەڵاتی بەسەریدا هەیە پارێزگاری لە بڕە پارەکەی بکە پارەکەی لە شوێنانە هەڵبگرێت و بەداخەوەش ئەمە بۆتەوە هۆی سەرهەڵدانی کۆمەڵێک کێشە لەوانە لە نەبوونی با بڵین دەرفەتی و بەرهێنان ئەم پارەی لە قاسەکان دەمێنێتەوە دەبێتە هۆی ئەوەی کەوا ڕەنگە خوران و ڕەنگە با بڵین ئەوەی کە مەترسی سووتان و حەشەراتی بچوو کە با بڵین مشک و جورج و ئەوانە ئێمە بینیمان لە چەند با بڵین ساڵی ڕابردوو هەتاوەکو لە کاتی دابەشکردنی موچەش ئەوە ئەم بەشێک لەم پارەیە هاتەوە بازار کەواتە حکوومەت پێویستە دەسەڵاتی وەکو دەسەڵاتێکی چاودێر بانکی ناوەندی ڕابسپێری و بانکی
ناوەندیش لە ڕێگەی ئەو بانکان لە ڕێگەی لقەکانی خۆی و لە ڕێگەی برانچەکانی خۆی ئەو بانکانی کەەوە پەیوەندی لەگەڵیان هەیە کار بکاتە سەر ئەوەی گشت ئەم پارانە بە شێوەیەکی بەردەوام لە پرۆسەی دەستا و دەستکردنەوە بێنەوە ناو بانکی ناوەندی و بانکی ناوەندیش بەڕاوێژ لەگەڵ ڕاوێژکارانی خۆی ئەگەر پێویستی کرد ئەم پارەیانە تەلەف بکرێت دووبارە وەبەرهێنان لەم پارانە بکرێت و ئەبڕی ئەم پارێکەوە وەلانراوە دووبارە بخێتەوە ناو پرۆسەی ئابووری بەڵام لێرە ئەوەی ڕوبەڕوو وەکو کێشە ڕوبەڕمان دەبێتەوە حکوومەت یاخود بانکی ناوەندی بۆ پەنا بباتە بەر ئەم ڕێگایە بۆ پەنا باتە ئەوەی کەوا بەردەوام ساڵانە من کۆمەڵێک تێچوو لەسەر خۆم زیاد بکەم کۆمەڵێک تێچوو لەسەر بانکەکانم زیاد بکەم کە ئەم پارێکە لە بازارە بیهێن و دووبارە من دروستی بکەمەوە و بێخمەوە ناو پرۆسەی ئابووری بێجگە لە ڕۆتیناتی بانکەکان و بەدڵنیاییەوە خەڵکە بیبات بەدڵنیاییەوە کەواتە من دەتوانم لە ڕێگەی سیستەمێکی بانکی لە ڕێگەی دیجیتالیزیشن لە ڕێگەی ئەوەی کەوا ئەم کاشێکەوە لە بەردەستی هاوڵاتیانە لە خزمەتگوزاریە بانکێکان و لە فینتێک کە بە فاینانشال تەکنۆلۆژی ناسراوە دەتوانم بە تێچوونێکی کەمتر بە ماوەیەکی کەمتر و هەروەها بە بابڵین شێوازێکی خێراتر ئەم پارەیە بۆ هاوڵاتیان بگەڕێنەوە هاوڵاتیان لە ڕێگەی دیجیتالیزیشن و لە ڕێگەی بانکەکانەوە پێداویستەکانی خۆیان دیاری بکەن و متمانیان بۆ بگەڕێتەوە. باشە کاک مستەفا ئەمە ئەزانین کە ئێستا بانکی ناوەندی کێشەیەکی دیکەی هەیە کە و ڕەتیەکاتەوە بەڵام دەنگۆکە هەیە کە پارەی نەختینە نییە لەلایەک ئەوترێکە پارەی نەختینە لە بناو بانک نییە بەڵام ڕێژەیەکی دیکە لە پارە لە دەرەوەی سیستمی بانکیدایە کە ئەمە لە گیرفانی خەڵکایە لە ناو بازار و قاسەکانایە جایسە ئەمە هەربێکەوە سەرنجی بینەرانیش ڕاکێشم بۆی کە بزانین چەند لە پارەی وردەی عێراقی لە ناو بازارە و چەندێکیش چاپ کراوە لە ڕاستیە کە لە ناو عێراقدا ئەم بڕە پارە زۆرە چاپ کراوە بەڵام ئایا چەندێکی لە سیستمی بانکیایە و کە بەردەوام لەم بازنەیەدا هاتوچۆی پێکرێ و بەرهێنانی پێکرێ بەڵام چی لەیەکرێ وە کۆی بینن پارەی چاپکراوی عێراقی لە کۆی پارەی چاپکراوی عێراقی کە 1.480 تریلیۆن دیرارە بزانن لە کۆی ئەم ڕێژە زۆرە کای مستەفا تۆش سەرنج بدە لە 193 لە دەرەوەی سیستمی بانکە یعنی ئەمە ژمارێکی زۆر گەورەیە لەبەر ئەوەی کە ئەم ڕێژە زۆرە یاخود ئەم ژمارە زۆرە چاپی دراوی عێراقی هەیە بەڵام لە 193 لە دەرەوەیە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکانمان باس کردووە بەڵام گرنگترین لەم هۆکارەکان نەبوونی متمانەیە من هەموو کات باسەوە دەکەم کە کاتێک هاوڵاتی کاتێک بەکاربەر متمانەی بە سیستەمی یاخود بە بارودۆخی وڵات نییە متمانەی بە سیستەمی بانکی وڵاتەکە نییە ناچار ئەم پارەیە لە شوێنی تر هەڵدەگیرێت لە شوێنی تر دەپارێزرێت کاتێ ئەمە پارێژ دەپارێزرێت لە پرۆسەی با بڵین دەستا و دەستکردنی دراو لە بازاردا و لەلایەن حکوومەتەوە وەکو ژمارە ئاماژەی پێکراوە بەڵام لە بازاردا لە واقعدا بوونی نیە ئەمە ژوا دەکات بانکی ناوەندی بە بەردەوام پەنا بباتە بەر چاپکردن و خستنەڕۆی پارەی زیادە کاتێک خستنەڕۆی پارەی زیادە بێت بە هەمان شێو ئەم پارێ دەڕواتە ناو سەرینەکان و ناو ئەم قاسە تایبەتانێکەوە هاوڵاتیان لای خۆیان بە پارێزراوی دەزانن دووبارە کورتێنان لە بڕی ئەو پارەی ڕوودەکەەوە بازار پێویستێتی ئەمە لە کاتێکا وڵاتانی دیکەش پارەیان هەیە پارەی نەختینیان هەیە پارەی کاشیان هەیە بەڵام لە بەرەوەی دەستا و دەستی پێکرێت لە بەرەوەی بەشێکی زۆری لە بانقەکانایە ئەم کێشیان کەمترە ئەوانیش پارەیان هەیە بەڵام لە بەرەوەی سیستمێکی دیجیتالی باشیان هەیە جا بە تایبەت لەم ژمارە زۆرەی پارەی چاپکراوی عێراق پارە وردەکانە کە کێشەی دروست کردووە کە زۆربەی لە دەرەوەی سیستمی بانکیەوەکو بۆ نمونە 250 دیناری هەیە کە 197.394 ملیار دیناری لە دەروی سیستمی بانکی ئەمەندەی لێ چاپ کراوە یاخود با بڵێن ئەوەندەی هەیە تەنها لە پارەی 250 ئەوەی کە زۆربەی کات ئەدرێتە دەست منداڵ ئەمە 197.394 ملیار دینار لە 250 هەیە لەم ژمارەیە 176.68 لە دەروی سیستمی بانکیە بۆیە زۆربەی کاتیش لە بەرەوەی لە دەروی بانکە لە بەرەوەی لە دوکان و بازار و گیرفانی خەڵکەیە زۆربیان دراوە تووشی ئەو تەلەفبوونە بێتەوە و 500 دیناریش هەیە ئەویشە وەکو پارەی چاپکراوی وردە حسابی بۆکرێ 500 دیناریش 74.746 ملیار دینار هەیە لە عێراقا ئەویش بە هەمان شێوە 178.39 لە دەروی سیستمی بانکیە وەجگەلەوە پارەی 1000 دیناری هەیە ئەمە هەر یەک لەم چاپی پارانەوانن کە ڕۆژانە زۆر بەکارێن بۆ پێویستی هاوڵاتیان 1000 دیناریش 730.576 ملیار دینار هەیە کە ئەویش 182 ینی ڕژەکەی زۆر زیاتر
لە دەروی سیستمی بانکیە هەموو ئەو پارانن کە بەدەستی خەڵکەوە کە زۆر زوو کۆنە بن ئەدڕێن ئەبێتە دوو ڕقم ئەسووتێ و دوایین چاپی یاخود دراو جۆری دراوەکە کە 5,000ە ئەویش 5,000 دیناری عێراقی ئەویش 4.364 تریلیۆن هەیە ئەمیش ڕێژەی زۆر زیاترە لەوەی کە لە ناو بانقەکان هەیە کە 185 لە دەرەوەتە 125 پارەی هەموو 5,000 عێراقی لە ناو بانقدا هەیە یعنی ئەم کێشەیە پێتوانیە کە حکوومەتی عێراق خۆی بیەوێت چاکی بکات کە لە کاتێکە کاریگەریەکانی چییە بێ لەسەر عێراق ئەگەر چاکی نەکات لەسەر ئابووری عێراق چۆنە بێ کاریگەریەکەی خۆی یەکێک لە دەرخەرەکانی با بڵێن سیستەمی دارایی بەهێز ئەوەیە تۆ لە نێو ئابووریەکەتە لە نێو سیستەمی داراییدا ئەم بڕەپارانێت هەبێت کە بە بڕی بچووک ناسراون بۆ نمونە لە دۆلار سنتمان هەیە لە لیرەی تورکی قوڕشمان هەیە لە عێراق ئێمە بینیمان کە وێنەکەشی لێرە ئاماژەی پێدراوە دیناری پەنجایی بۆنی نەما ئەگەر با بڵین بەراوردێک بکەین بە وڵاتانی دیکە ئێمە لە عێراق لەبەر ئەوەی با بڵین پارەی 25 و پارەی 50 و پارەی دەی بڕەکەیان زۆرترە هەموو ئەو سەرمایه‌داران یاخود ئەو هاوڵاتیانی کە پارەکانیان لەژێر سەرینەکان یاخود لە قاسەکانیان پاشەکەوت دەکەن ئەم بڕە گەورانەنا کەواتە لێرە کێشە گەورەکە ئەوەیە ئێمە ئەم بڕە بچووکانی کە بەڕێستان ئاماژەتان پێدا لە نێو کۆی پرۆسەی ئابووریدا دەسەڵاتکردنی دراودا بوونی نییە و ئێمە بە چاو نایبینین هەموو ئەو پارانی کەەوە پاشەکەوتیش کراون یان بە دۆلار پاشەکەوت کراون یان بۆ بڕۆپارەی پاشەکەوت کراون کە ژمارەکانیان خۆی کێشەی هەیە لە سیستمی بانکیانە کەواتە ئەو پارەی کەوا با بڵین ژمارەکانیان بچووکە هەم لە سیستەمی بانکی دانیە هەم لە بانکی ناوەندی ئاماژەی پێکراوە بوونی نیە هەم لە نێوان خەڵکیشدا هەتا وەکو ئێستا منداڵەکانی ژوای لاتوە 250 قبول ناکەن یاخود هزاری قبول ناکرد ڕازی نابێت بۆ جژنانە بە هزاری ڕازی نابێت کەواتە کێشە گەورەکە ئەوەیە ئێمە پێویستە حکوومەت یاخود بانکی ناوەندی کار بکات لەسەر عەقڵیەتی خەڵک ڕۆشنبیری دارایی خەڵک بەرز بکاتەوە هەر ئەوە شەوای کردووە ئەمە ناکات خۆی کە تۆ سیستەمێکی بانکی بەهێزت نەبوو چۆن متوانی مارکتینگ بۆ شتێک پێکەبوونی نیە کە من سیستەمێکی بانکی بەهێزم هەبوو خەڵکی متمانی پێکرد پێویستە خزمەتگوزاریەکانم بناسێنم بە خەڵک من لە بەدواداچوونم نەکرد بۆ ژماری بانکەکان لە عێراق دەڵێ لە نزیکەی 7 بانکی بەهێز هەیە بە دامەزراوەکانی شەوە لە عێراقکە 7 دانیان بانکی حکومین بانکی دەوڵەتن ئەوانی دیکەش بانکی تایبەتن لە عێراق گرنگی بە کەرتی تایبەت یاخود بە بانکی تایبەت نەدراوە بانکی تایبەت کاتێککە تۆ گرنگی پێدەدەی دەسەڵاتەکانی تاوەکوڕات دێکراوە دەکەی ئەو کار دەکات لەسەر ئەوەی کە ئەم متمانێ بۆ هاوڵاتی دروستکە کار دەکات بۆەوەی هاوڵاتیان بەرەو خۆی بەرەو خزمەتگوزارەکانی ڕابکێشێ نوێکاری بکات دیجیتالیزیشن بکات بەڵام ئەم دەرفەتە بۆ بانکە تایبەتەکان نەرخساوە بانکە حکومیەکانیش ئەوەندەی خەریکی ڕۆتینیاتن ئەوەندە گرنگیان بە هاوڵاتیان نەداوە بۆیە فەراغێک یاخود بۆشایەکی زۆر دروست بە لە نێوان بەکاربەران وەکو هاوڵاتی و لە نێوان بانکەکانیش تەنانەت ئەم خزمەتگوزاریانەی کەوا لە بانکەکان هەیە بۆکو پێویست بە هاوڵاتیان نەناسێنراوە من وەکو هاوڵاتی چۆن متمانە بە بانک بکەم کاتێک نازانم ناوی ئەو 7 بانکە چییە کاتێک نازانم خزمەتگوزاری ئەو بانکانە چیە کەواتە کە من خزمەتگوزاریەکان نەناسم بانکەکان نەناسم ئامادەی ئەوەش نیمە کە پارەکەی خۆم سەرمایەکەی خۆم لە بانک هەڵبگرم یاخود وەبەرهێنانی پێ بکەم بەڵام دوجار عێراق پێویستی بەوا بێت کە سیستمێکی بانکیە بێ گەرنا دواکەوێت لە ئابووری هەموو جیهان بۆ هیواین کە ڕۆژێک بێدیتر کێشەکان لەسەر پارەی کاش نەبێت ئەوە منداڵانیش بۆ جژنانە لە ڕێگەی جیازەکانی دەستیان و مۆبایلەکانیانەوە پارە وەرگرن بگەینەوە ئاستە چاوەڕێواکەین بەدڵنیاییەوە بەڵام ئەوەی کە دڵخۆشمان دەکا ئەم ڕێژەیەکەوە لەم دوایانەدا وەکو با بڵین هەم وەکو کارتە بانکەکان هەم وەکو هەژمارە بانکەکان زیادی کردووە من وەکو پێویستی داواکارم لە حکوومەتی هەرێمە تایبەتی سەرۆکی حکوومەت گرنگی بە دەستی کاری ناوخۆ بدە لەبەرەوەی ئەمە کێشەیەکی زۆرمان هەیە لە نەبوونی ڕۆشنبیری دارایی لەنێوان هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئێمە لە با بڵین زانکۆ حکومیەکان بەنمونە زانکۆی سەلاحەدین لە هەولێر وەربگرین کۆمەڵێک بەشی زۆر باشمان هەیە لە نێوان کۆلێژەکانی کارجێ و ئابووری بەشی ژمێریاریمان هەیە بەشی ئابووریمان هەیە لە هەمویان گرنگتر بەشی دارایی و بانکە کە لە ساڵی 2010 مەزراوە تاوەکو 2012 یەکەم وەجبەی با بڵێن گروپی دەرچوون لە دارایی بانک بوو منیش هەمان دەرچووی دارایی بانکم کەواتە ئەگەر لە 2012 تاوەکو 2024 لە هەر ساڵێک بەلایانی کەم 50 دەرچوومان هەبێ ئێمە نزیکەی 600 خەبیری یاخود شارەزای داراییمان هەیە کە ئێمە لە ساڵی 2014 تاوەکو 2015 و 16 هەموو ئەو خزمەتگوزاریە داراییانی ئێستا بەفعلی لە ڕێگەی هەژماری من و پرۆژەکانی دیکەی بانکیەوە پێشکەش دەکرێت ئێمە ئەو کات خوێندومانە و وەرمانگرتووە کەواتە دەرفەتێکی باشە هیوادارین کاری لەسەر بکەین بۆ هیواین بەڕێز
ئاری محەممەد ببوورە بەڕێز مستەفا خۆشحاڵ بووین کە لێرە بووی سپاس بۆ تۆ کە ئەو زانیاری وردانت پێدەین سپاس زۆر سپاس.